گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش. هاوڕێی غاریبێ دیارە دڵتەنگی هەر وەکو چاو هەڵاو عەزیزم بێدەنگ و مەنگی هەر وەکو چاو هەڵاو عەزیزم بێدەنگ و مەنگی ئازانم خەحمد عەزیزم هەر هەمووتان لە بیرمدان خاکە لێون گوڵن بۆ من هەر هەمووتان هاژەی خوێنن یەکەیەکە دڵن بۆ من بەقەت پەلک و گەڵای داران غەریبیتانەکەم یاران بەقەت شاخ و کوچەی شاران غەریبیتانەکەم یاران کە هاتمەوە بە مێخەک و بۆنی وڵات بۆن خۆشم کەن وەک تازەیار ئۆخەی یاران بە ئەوینتان سەرخۆشم کەن. من نەمزانی کە غەریبی هێندە ژینێکی مەحاڵە پڕ لە زوخا و نەمانی پیری ساڵانی دوای ساڵە هێندە بێزار و لە یادی منداڵانی شارەکەمم فەرهادوێنە شیری ناسا غەم کوژراوی بارەکەمم دەسا خوایە تیماری دڵ ئەم شەو پەرێشانە دانا هەرچەند زەلیل و داماوە چار ناچارە بوو بەزانە. ئازیزانم سڵاو سڵاوی ئێمە بۆ ئێوەی خۆشەویست لەم بەرنامەی مروارەکانی غوربەتی هونەرمەندی خۆشەویست ئەمەلی ساید کووردا من میوانم هیوادارم میوانێکی ڕەحسوو بووم سپاس بۆ میوانداریتان ئەمەکردین. با سەرەتا پێویست بە پێناسە ناکات داناغەنی کێ و لە بەرەوەی زۆرێکمان ئەو ناسین حەزەکەم وا پێم خۆشە بە پرسیارێک دەست پێ بکەم هەرچەنە زۆرێک لە گۆرانەکانت لە ناو خەڵکە تاکو ئێستا ماوەتەوە بۆ بە یادگاری بەڵام لە هەمووی زیاتر بەڕای من لە هەمووی زیاتر کە چۆن ناو خەڵکەوە گۆرانی حاجی مریەم بوو. پرسیارەکەی من ئەمەیە بۆ حاجی مریەمت هەڵبژار لە پای ئەم هەموو ناوە حاجی فاتم هەبوو ئافتاو هەبوو. لە ڕاستی ئەو گۆرانیە ساڵانێکی زۆر بوو من جۆم لێ بوو بە بۆنێوی من پەیوەندیم هەبوو بە هاوڕێیانمەوە لە ناوچەی هەورامان چەند هاوڕێیەکەمە بۆ ئەو گۆرانیە من لەوانەوە بۆ یەکەم جار گوێ لێ بوو دوای ئەوە دوای چەند ساڵێک ئەم گۆرانیە بوو بە خولیای مێشکم هەر بە ئاواتەوە منم گۆرانیە ڕۆژێ ڕۆژان تۆمارکەم ئەوە بوو من توانیم لە دوای چەند ساڵێک ئەو گۆرانیە تۆمارکەم بەڵام پێشەوەی تۆماریکەم هەڵبەتە خاوەنی ئەسلی خۆیم دۆزیەوە ئەویش هونەرمەندی کۆچکورد و هونەرمەندی هەورامان نەسکۆڵە ئەم گۆرانیە بەڕاستی ئەوەی کە من بە دوایە گەڕام و بە دوایە چووم نەسکۆڵ هەڵبەتە خۆشەویستیەکی تاگلایانەی خۆی هەبووە بۆ مریەم ناوێت باشە ئەم گۆرانیەی تۆمار کردووە من لە قەوانەوە بەڕاستی جۆم لە ئەسڵەکە گرتەوە کە هونەرمەند نەسکۆڵە بەڵام پێم وابێت تۆ جیاوازی هەیە لەگەڵ من بە داوای لێبوردنەوە دەستکاری ئەو گۆرانیم کردو چووکە گۆرانێکە لە ئەوەڵ تا ئەخیر
دالا مریم هر برکبم لاو من زامداری زامکم ئەمە هاتم شتم بۆ ئیزافە کرد بەڕاستی ئەرێ ئەخپەی خاڵوەتێ ژەنە بدیەم وە بیخەم ئەرێ سیوای تۆ دیدەم هەرێ کەس نەدیەم وەچەم گوڵەوە بەدەنی قەرارەکە لەبەرەوە هەر بەناوی ئەویشەوە یعنی هاتووی لە گۆرانیەکە دەستکاری گۆرانیەکی ترت کرد و کۆپلەیەکی ترێ بۆ ئات کردووە بەڵام هێشتا وەکو ئاوازدانەر بۆ خۆتت دانەناوە من هیوادارم بەناوی خۆتەوە بڵێ نەڕۆشتەوە هیوادارم لە کارەکەی ئەو هونەرمەندە خۆشەویستە بەڕێزە گەورەی ناوچەی هەورامانم کەم نەکرد بێتەوە بە دڵنیاییەوە هەر چۆنە هەر بەناوی ئەو هونەرمەندەوە هەر بشی دەستخۆش بەڵام بە پێچوانەی زۆرێک لەوانەی کە ئێستا کە هین وەرەگرێ ئاوازی کەسێکی تر وەرەگرێ و ئەیکا بە خاوەندارێتەکەی بۆ خۆی وەرەگرێ بەداخەوە هەر بژی دەستە زۆر سپاس. سێ وێزگەی هونەری گرنگ لە ژیانی داناغنیە سێ قۆناغی جیاوازت بەڕێ کردووە لە هەشتاکانە کە ئەوەندەی من ئاگدارم زۆرینەی کارەکانت ڕۆژ ئاوایی بوو لە دوای ڕاپەڕین کە زۆربەی کات لەگەڵ تیپی مۆسیقای فۆلکلۆری کوردی بوو پاشان غوربەتیش من ئەمەوێ تکایە زۆر سپاس من ئەمەوێت لێەوە دەست پێ بکەم دوای ئەگەڕێمەوە بۆ هەشتاکان بەڵێ بەدڵنیایەوە من یەکێکم لە دەستەی دامەزرێنەرانی تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد بەڵام ئەگەر تۆزێ بگەڕێمەوە دوەوە با بچمەوە هەشتاکان لە ناوەڕاستی هەشتاکانە بەڵێ بە گۆرانی نیاز ساڵی 86 من یەکەم گۆرانیم بۆ تەلەڤیزۆنی کەرکووک تۆمار کرد دوای بە دوای ئەو چەند گۆرانیەک و هەر لەو قۆناغی هەشتاکانە یەکێک لە گۆرانیەکان لەسەر ڕێگەی گەڕانەوەم چی بێ دیاری لەسەر ڕێگەی گەڕانەوەم چی بێ دیاری سەردانەوەم ئەم گۆرانیە دوا بە دوای ئەویش کە لە کات و ساتی خۆیان بەڕاستی بە خۆشحاڵیەوە چووە سەرزار و چووە زۆر جوان بڵمایەوە دوا بە دوای ئەوە گۆرانی بۆ ئەوین وتم ئەم شەو وەک شەوانی تەمەنی پڕ لە ئاشکەنجە ئادێ باەک تۆزم گوێ لەبێ لە من خۆم زۆر ماجبە گۆرانە ئەم شەو وەک شەوانی تەمەنی پڕ لە ئاشکەنجەم بۆوە نەوزێ سرم نایە سەرسەرینی ئاڵی خەم دوا بە دوایەوە چەند گۆرانێکمان کرد بەڕاستی من ئەمێ ئەو دوو ئاوازی هونەرمەند کاروان عوسمان بوو یادی بەخێر ئەزانم ئاوازی کاروان عوسمانی ڕەحمەتیت وەرگرتووە لەگەڵ کاکێرشی کلارنێتە جگە لەم زانیاریانی کە منەیزانم ئاوازت لە کەسی تر هونەرمەندی تر وەرگرتووە بەڵێ بە دڵنیاییەوە ئاوازی کەم وەرگرتووە بە خۆشحاڵیەوە بەڵام لەوانەیە تۆمارم نەکرد بێ لەوانەیە لە فیستیڤالێکا وت بێتم ئەو شتم کردو یەکی لەوانە ئاوازێکی هونەرمەند سەفین خراجیانی بوو کە هەردووکان تازە لاو بووین تازە پێگەشت بووین ئەو بران لەگەڵ برادرانە کاک هێرش بوو ڕەحمەتی کاروان کوام هێرش هێرشە ڕەشێرشی کلارنێت هێرشی کلارنێت بەڵێ بەڕاستی هەردوو موزیکی ئەو نەکەرەوە دوو گۆرانیە چەند گۆرانیەکی کەش هەر لە هەشتاکانە بە سوپاس و کاکێرش عەبدوڕەحمان ئامادەی کرد وەتوانیمان تۆماریکن لەگەڵ چەند هاوڕێیەکی مۆسیقیە بەڕاستی من لێرەوە سوپاسیانەکەم کە ئەوان یەکەم هاندەر و یەکەم مۆسیقی بوون کە من هەرگیز لە بیریان ناکەم بەڵام زۆرترین چالاکی دەوەنەی من شارەزابم زۆرترین چالاکی و دەرکەوتنە لەگەڵ تیپی فۆلکلۆرا بوو لەگەڵ کاک سەباحی سەنتور و برادرانە بەڵام آخر پێش دوای ئەوە ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان وایە دوای ئەوە لە دوای ڕەوەکە ئێمە هاتینەوە لەوێ شریتێکم شلیت تۆمار کرد و بڵاوکرایەوە کە چەند گۆرانێکی لە خۆی گرتبوو گۆرانی بەڕاستی نەتەوەیی بوو زیاتر هەمووی شریتەکە تایبەت بە خۆت بیان لەگەڵ فرقەکەیە گروپ نەخێر کەمانچەکە کەمانچەیەک و کیبۆردێ بوو کەمانچەکە هونەرمەندی خۆشەویست کاک بەختیار بوو کیبۆردەکەش هونەرمەند سەفین خەراجیانی بوو ئاینی من ببوورە من وام هەست کردەوە باسی فۆلکلۆرەکەی داخێر
ئەمە دوای ڕاپەڕینەکە بەڵێ دوای ڕاو یعنی پێش دامەزراندنی فۆلکلۆر تیپی فۆلکلۆر دوای ئەوە گەردوو گوڵی بەیان بوویەت گەردوو گوڵی بەیان بوو سەبا کتابی هێنا بەو یارە نازارەوە ڕاز و عیتابی ئەم گۆرانیم تۆمار کرد ئەوەش هەر هێشتا تیپی فۆلکلۆر نەبوو بەڵام لەگەڵ چەند هونەرمەندێکی هاوڕێ خۆشەویستە بەڕاستی کاک سەباحی سەتور و کاک لێر حسێن و کاک گۆران کامل و کاک هاوڕێ نەجمەدین لە ستۆدیۆکەی کاک سەباحی سەتور و کاک سۆران ئیسماعیل کە سپاس یەکەم لە کۆرسەکە بەشدار و کاک سۆران خۆی و تۆمارکردنی مامۆستا قراخی بوو. دەستان خۆش بە بەڵام تۆمارکردنی ئەو سەردەما من چونکە منی ژنەوەی دوای ڕاپەڕینم منیش دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە نا ببوورە ببەخشە بۆ ئەو پرسیارم کە ئەڵێم کارکردنی ئەو کاتە هەرچەنە سادە بوو بەڵام زۆر جوانە کەوتە ناو خەڵکە و ئەمایەوە ئەتوانی یەک جیاوازی نازانم کۆمەڵێ چەپکێ جیاوازیت پێ جیاوازی تۆمارکردنی گۆرانەکان چۆن بوو ئەزانی لە هەمووی گرنگترەوە بوو خۆشەویستی زۆر دەوریە بینی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە ئەو هاوڕێیەتیە زۆر دەوریە بینی بەڕاستی تۆ لەکوێ لەگەڵ هاوڕێ مۆسیقیەکانتە کە ڕۆحتان کۆکە پێکەوە هەمیشە پێکەوەن هەمیشە شتی تازەگەری و ڕای جیاواز جۆ لێ لەگەڵ هاوڕێکانتە ڕۆژانە لەکوێ تۆ کاتێک لە غوربەتە گۆرانی تۆمارەکەی ئەلبومێک یاخود گۆرانیەک هەرچیەکە تۆ تۆماریەکەی بەڕاستی وای لێ هاتووە من شخصی خۆم ئیحساس نەماوە چۆ تۆ وەختێک گۆرانیەتوانی ئەداکەی کە تۆ لەگەڵ هاوڕێکانتە بەو ئیحساسە جوان و بەو دڵە گەرمیەی کە دانیشتون پێکەوە هەموو پێکەوە گۆرانیەک تۆمار دەکەن ئەخر ئەتوانین بڵێن تۆمارکردنی ئەو کاتە هەروەکو بیرمانە لە ئەی توزێتەوە ئەوەی یەک نوکە غەڵەتی بکرایان و سەر لەسەری ساڵانەوە لێ دەینەوە بەڵام ێستا لەتە تۆمارەکرێ بۆیە لەوە چ ئەو چێژەی جاران من حەزەکەم لێرە یەکشتم بیر نەچێ کاکەمالی حەجسەعی بەڕاستی هەر بژی وایە زۆر گرنگە یادی بەخێر تۆمارکردی بۆ مومان کردووە کاغەریبی تەنەکەچی بەڕاستی خاوەنی ئەرشیفێکی زۆرە تا دوای مەرجی خۆشی ئێستا ئەوەی کە من ئاگادار بم ئیتر ئەو دوو ئازیزە مامۆسان وە قەراخی لە تیپی مۆسیقای سلێمانی برادەرانی تیپی مۆسیقای مەولەوی بەڕاستی ئەوانە هەمویان جێدەستیان دیارە من لێرەوە سوپاسی یەک بە یەکەیانەکەم شتی خۆشیش ئەوە کە پێتەڵێم ڕۆح کۆک بێ من بەبیرم یا ڕۆژێکی شەوێکیان کە کۆبووبینەوە گۆرانی بۆ گۆرانی تۆماری بکەین گۆرانیان تۆمار بکەین کاک غەریب بە حکمەوەی هیلاک بوو ڕۆژانە ئیشیە کرد هێدفۆنەکەی کرد لەگوێی ئێستا لە بەرچاومەوە بووین هێدفۆنەکەی لەگوێ هابوو ئیتر ئەوەنەوە غەڵەت کرا کەڕەتێ لە منەوە کەڕەتێ لە مۆسیقیەوە شەو درەنگ بوو کە شەو درەنگ بوو کاک غەریب زۆر هیلاک بوو خەوێ ئاو بەسەری تیکە 46ەکەوە درۆندیک خەوێ هاو ئیتر دیار بوو پێی نەما وتی داناوەرەیش فەرموو کاک غەریب وتی تۆ ئاگاداری لیڤڵەکان ها دوو گڵۆپی سەوزی بچووک لەسەر تیکە 46 وتی بەس مەهێڵە ئەو دوو لیڤڵە تێکەڵ بێ منەنوم هێدفۆنەکەشی لەگوێ بووسێ تۆ چۆن گۆرانی دەوت و ئەوای ئاگاشە لەو لێڤڵەی دوو گڵۆپە بووە لێرە اینجا دەوەرە تۆ بتوانە ئیتر دوا بە دوایەوە بیرم کردەوە خۆم یەکسەر بیرم کردەوە لەوەی کە من خۆم تەجیلێک بکڕم ئەوە بوو لەگە کاک غەریبا بە 120 بیرۆکێکی جوانە بە 120 دینار تیکە 46 شێکم لێ کڕی خۆمی تر دەسم کرد بە تۆمارکردنی گۆرانی یعنی ستۆدیۆت نەبوو جیازەکە لەگە خۆتە هاگێڕا یا لە ماڵی برادەرێک جیازەکە چی بوو تیکە 46 هەر جانتایەک بوو هەڵمانەکرد لەگە خۆمانە ئیتر یا لە ژێر زەمینەکەی ماڵی باوکم یا لە ماڵی برادەرێک یا لە ماڵی خزمی برادەرێکمان شوێنێکی بۆ چۆڵکردنەوەی جوانە یادەوەری زۆر جوانە بەڕاستی یعنی هەر ئەو کارە سادانەی جاران من وا هەستەکەم گەرم و گوڕێکی باشتری پێوە بوو فعلەن گۆرانیمان کە ئەوت ئەگەر هەڵەیەکمان کردایە بووە لە سەرەتای ساڵانەوە باوە بڵێن هەتا کۆتایەکەی بمانوتە ئەگەر نا ئەیان و تاوانێڵە با بوترێتەوە ئەبواە هەناسە لە خۆ ببڕایە لە ناو ستۆدیۆ هەموو گروپی مۆسیقا لەگەڵ تا بوو فعلەن گەرمی و
ئەحساسی ئاسفەکانت لەگەڵا تەسیری تێکردی کە تۆ مەقامتە بەڕاستیش وەکو وینە کاتەوە بەر هەمووی ئێستا زۆر جوانە بەڵێ ینی من ئەوە کە دانیشین تۆ دوو مایکت هەبوو خۆلەوە زیاتر نییە دوو مایکت هەبوو ئەوەی زیاترێ وا بخۆی حکومەتێکی گەورە بوو لەو ئەخیرا کە غەریب لەو زەمەنە ماچی بۆ زیاد کردبوو بەڕاستی لە ئەخیرا کاڵێ ئەو زەمەنی عنی نەوەتەکان دوای نەوەتەکان پێشنەوەتەکان کە غەریب توانی چەند ماچێکی کە هەر لە تیکە 46 بەستێت بەڵام ئاخر وابزانم هەموو ئاسفێک هینێکی بەرناکە و لاقتێکی بەزانم جەماعی ئیتر تۆ مایشێک هەڵەواسرا دوو مای بوو ئاوا هەڵمانەواسی گۆرانی بێش لەگەڵ شێوشێ ئەم مایکەیە ئەو مەجموعە برادرەش ئەو مایکە ئیترەوەی کە سۆڵۆی هەبوو خۆی هاتە پێشێ یاخود بەبیرم دێسە لەبەر چاوم هێرشە ڕەشەوە بەکلارنێتەوە هاتە بەرمەکەکە و ئەگەر ڕایەدەوە بە سوچی بەڵێ جوانە دەست خۆش جیاوازیەک لە نێوانی ئێستا و سەردەمەیە بکەین سیرەکەی ئەو کاتە ئامێرەکان زۆر سادە بوون بەڵام کارەکان زۆر جوانترە ڕۆشتە ناو خەڵکە و زۆر جوانیش کوالێتەکەی یعنی ئێستا گوێ لە هەنێ گۆرانی بگریت زۆر بە وردی تۆزێ خشەخشێکی بەسیتی تایە لێرە ئێستا بەم لەم زەمەنەیە بەم هەموو ئیمکانیاتە زۆرەوە ئەکرێ سیرەکەی گۆرانێکە نە ئەو چێژە ئەبینرێ نە ئەوە نە کوالێتەکەشی باشەکە ینی چۆنەڵی یادەوەریەک لای خەڵک وەکو ئەو سەردەمە جێبێڵە نایەوە بەڵام هەموو کارەکان هەر جیاواز بوون ئێستا ئەو شتانی کە لە هەشتاکان ئەکراوە و ئەوەڵی نەوەتەکان بەڕاستیە تاکو ناوەڕاستی نەوەکانیش ئەتوانم بڵێ من لە کار و چالاکی و هوەری ئەو خۆشەویستانەی ئەم ساڵانەی ئەخیر چەند ئیشە کراوە کە لەوانەیە هەڵە نەبم بە پەنجەی دەست ئەتوانن کارە باشەکان هەڵبژێرین جاکێنەوە لێرە و لەوێ بەڵام ئەوانەی پێشووتر بەڕاستی ماونەتەوە ئەخر وا هەستەکەی ڕاستەکەی لەوانەیە ئێمەوا بڵێن سەردەمی من و جەنابتان زۆرترین بەرهەم ماوەتە لە ناو خەڵکە ئەژی ئێمە جیلی ئاڵتونین ئێمەوانچی ئانە بەڵام ئەبێ ئێمە ڕاستیەک بڵێن کەناڵی زۆرمان نەبوو ڕادیۆی زۆر نەبوو وەکەکەی ئێستا وەکو ئێستا لە سەر و سیچل کەناڵەوە هەیە گۆرانی بێش بەس فریای ئەواکەیە بۆ نمونە نەگۆرانی بێش تەنانەت هونەرمەندەکان کەوانەی تەمسیلی و دراما و شتانیانێ ئەبێ ئەگەر بێ لە مایەکە گۆرانەکەی زۆرترین لێ بدرێ ئەدرێ بۆ سیچل کەناڵی تر یعنی ئەگەر دوو کەناڵی با لەوانەیە هەست بە کەمی بکەی بڵێ دوو کەناڵ لەیە بەڵام ئێمە جاران هەر دوو کەناڵمان هەبوو ئەم دی و ئەو دی من کە گۆرانی ساقی لە پەردە دەرهات گەرد و گوڵی بەیان بوو سارەیەکەمە بوو چونکە ڕەنگەکەی ڕەش بوو مناڵان دوامە کەوتن بەڕاستی لە مناڵانی گەڕک گەردوو و گوڵی بەیان بوو سیارەکەی ڕاز و عیتابی بزەبت یان و ڕاز و عیتاب هاو بینەکەیانەوە بەڵام ئێستا من بەداخەوایڵێم هەندێک جار من خۆم وان بەسەر هاتووە دانیشتون بە دیار کەناڵێکی کوردیەوە بەڵام هونەرمەندێ دانیشتووە باسی 6 ئەلبوم و 7 ئەلبومەکە باشە بەڵام من نازانم چێ جۆم لە گۆرانەکانی نەبووە بەداخەوە داناغەنی تا چەند وەفای بۆ مامۆستاکان و هاوڕێ هونەرمەندەکانی و هاوڕێکانی تریشی هەیە بە دڵنیاییەوە جا ئەگەر هونەرمەند بە وەفانە بێ با هونەریش نەکە هیچ گۆرانەیەکی لەسەر وەفا وتووە جا خۆشەویستی چییە وەفانیە لە هەموو دنیاە هونەرمەندان پێشەنگی کۆمەڵگان سیاسەتمەداران و کەسە ناسراوەکانی تری دنیا هونەرمەندەکانیانن بۆ بەتایبەت لە کاتی هەڵبژاردنەکانە لەگەڵ خۆیانە بۆ ئەوەی بۆ نمونە حیزبەکەیان یان خۆیانی پێبەرنە پێشەوە بەڵام بەداخەوە لە نیشتیمانی ئێمەدا پێچەوانەیە ئەبێ لە سایە و سێبەری حیزبێکابی کارەکانە دەڕوە بەڕای تۆ هونەر و سیاست یەکە گرنەوە لە مەنجەڵێک هاکڵێن ئەگەر هونەر و سیاست لە هەموو شوێنێکی ژیانایە بەڕاستی بەڵام ئەوە باسێکی هەیە بەڵام هونەرمەند و سیاست بەڕاستی مەحاڵە دڵنیایەوە مەحاڵە بەڵام ئیتر خۆ بێ ئەو هونەرمەندە بەڵام سەردەمێکەنە سەردەمێکە وای لێ هاتووە گەر من بە کارەکانی خۆم ئازانم ئەگەر لە سێبەری هیچ حیزبێکانەبی کارەکان لە تەلەڤیزیۆنەکانە لێ نادرێت لە کەناڵەکانە دادەی خۆم هونەرمەند بەڕاستی خۆی ئەساسیەن هونەرمەند خۆی ئەبێ بەگراوندێکی ڕۆشنبیری ئەبێ خۆی تازەکاتەوە زانی ئەبێ خۆی بەرەو پێش بەرێ بە خوێندنەوە ئەزانی خوێندنەوە زۆر گرنگە بۆ هونەرمەند
بەگراوندێکی سەقافی چاک زۆر گرنگە بۆ هونەرمەند لەبەرەوە ئەو ساکە هەچ کاتێک کۆمەلگا هونەرمەندی کۆمەلگایەک ڕۆشنبیر بوو دڵنیابە هونەرەکەشی ساغ و سەلیمە بێت بەڵام من خوانە خواستە مەخسام دەوە نییە هونەرمەندی ئێمە ناڕۆشنبیرە نا هەرگیز ئەوە ناڵێم بەڵام ئێمە ڕۆژانە پێویستمان بەوەیە ڕۆژانە ئەبێ ئەکتوێر بین لەبەرەوەی نازانم لە وڵاتی ئێمەشا بەڕاستی سیاسە دوای کردووە چۆتە هەموو شوێنێکەوە تۆ لە ماڵ شۆدانیشی ڕۆشتومە من خۆم کە ڕۆمەوە ئەچمە لای خۆشەویستانیشم باسی سیاسەتە ئەوای کرد هەز ناکەیت تۆ کە لەبەرەوەی چەند ساڵە لە غوربەتای تۆ گۆڕاوی هەز بە غەریبیەکەی لە ناو شار وڵاتی خۆتیان ئەوان گۆڕاون من خۆشحاڵم کە گۆڕاوم بەو شێوەیە خۆشحاڵم هیوادارم هەموو گۆڕانەکان ئاوا بێت ئەزانی بەڵام ئیتر خۆ هونەرمەندیش لە کۆتاییە مرۆڤە تۆ لەو بیئەی کە ئەژیت وەری ئەگریت و دەرەنجامەکەیتەوە بەڵام بمانێ و نەمانەوێ ئیمڕۆ کات و شوێن و سنوور و جوگرافیای ئێمە لەوایە بەداخەوە خۆت بە خوێندکاری مامسا عوسمانی چەلۆ کاک برایم سابر دەزانیت بەبێ ئەوەی هیچ زانیاریەکت هەبێ بەڵام زۆرترین شارەزای مقامەکانیشی ئەمەیان هەر ئەو دوو مامۆسای فێریان کردی یاخود هەر خۆتت پێگەیان من مامۆستا عوسمان هەر لە مناڵیەوە بەڕاستی ئەو هانیام ئەو خستمێ سەر ڕێگەی هونەر من زۆر سوپاسیەکەم هەرگیز لە بیری ناکەم بەڵام دوای ئەوە لە هەشتاکانە بەڕاستی بوومە تەلەبەی مامۆستا برایم سابر مامۆستا برایم سابر بۆ تقریبەن هەڵا نەبم 2 ساڵ تا 2 ساڵ و نیم دەرسی سۆلفێجی پێوتم سۆلفێجم لای مامۆستا برایم خوێنەوە هەر ئەوەشە من کە ئێستا زۆر شت کە ئەتوانم بیڵێم یاخود ئەتوانم کە پرۆڤەشەکەم خۆم هەر شتەکانی مامۆستا زیاتر ئیسفادە لە شتەکانی ئەو سای مامۆستا برایم مەگرم بەڕاستی ئەوەش بەشی خۆی بۆ مەقاماتیش بەڕاستی من ناڵێم لە هاوڕێیان و لە خۆشەویستانەوە فێر بووم بەڵام زیاتر خۆم زۆر هەوڵم ماوە هەرچەنە زانستیانە ناتوانم مەقام بنووسمەوە و نۆتە بنووسمەوە نا بەڵام گوێیەکی باشت هەیە بۆ ناسینەوەی مەقامەکان بەڵام مەقامەکان تا حدێک ئەتوان بڵێم شارەزام ئەوش بە هیلاکی خۆم بەڕاستی لە هەندەران لە ناو هاوڕێ هونەرمەندەکانتە بەڕێستان و هونەرمەند وشیار حەمەفەرەج بە دوو هونەرمەندەکەی ئەنفال و هەڵەبجە ناسراون ئەمەیان ئەیکە خۆشە شانازیە ئەوە زۆر شانازیە من شانازی پێواکەم بەڕاستی کە توانی بێتم وابم من سوپاسی هەموو خۆشەویستانەکەم کە بەڕاستی ئەوە هیوادارم وابم بەڵام ئەگەر وانە بووبێتن ئەو ناوەتان لێ نانەکەم بەڵام سوپاسی تۆشەکەم بەڵام ئەگەڕێتەوە بۆی بەڕاستی لە زۆرینەی هەرە زۆری یادەکانی هەڵەبجە بە تایبەت اینجا ئەنفال یادەناتەوەیەکان بەڕاستی زۆرینەی من و کاک وشیار حەمەفەرەج لە قیتارە بووین ڕۆژین بۆ بەلجیکا بۆ تەلەڤیزۆنی لە شوێن وڵاتێک ترە بوو وڵاتێک لە ئەڵمانیا بەلجیکا چینە دێنەرلو بۆ تەلەڤیزۆنی میدیا ناوەکە پڕ بە پێستی خۆیەتی دوو هونەرمەندەکەی ئەنفال و هەڵەبجە هەر بشین لە شتان ساغدا لە دوای ڕاپەڕینەوە کە سەفەرت کرد بۆ غوربەت سیدیەکت بەرهەم هێنا بەڵام ئەوەی من ئاگادار بووین پێکەوە بووین کۆڵێ زوو خاومان پێکەوە خوارد 4 تا 5 ساڵ بەس لەو تۆمارگایە مایوەزانی هەر ڕۆژەی بە بەهانەیەک هەر وەختی بڕوا بکە ئەمەل خاوازام 6 جار چوومەتەوە کوردستان 6 جار بەس بۆ ئەو مۆزوعم چوومەتەوە کوردستان ناخۆشەکەش لەوا بوو ئەوی تاو بووە باشە ئۆکەی تاوا بووە هەتا چەند جارێک چاو پێکەوتن ئەچووم ئەموو بەس ئەوەی شتێکم دەستگەیان بڵێم خەی ئەو تەواو بووی گەرانتی بم کاکە گیان ئەوە من بەڕاستی باسی ئەو سێدەیە بکەم یان نەیکەم شتێک بڵێ ئەخ لە سەر مەکەوێ من کاکدانا بڕۆ تەواوە هەموو شتێک باسی بکە بە مردا نوسخەیەکی شییا بووم هێزین نوسخەیەکی سێدەکەم پێ بوو بەڕاستی من خۆم وەستا بووم دیسانەوە گەڕ دوای چاو پێکەوتنیەکەم 2-3 ساڵ پێش ئێستا کە پێکەوە لە 2014 باشە کە گەڕام و من خۆم لەو سنتەرە وەستا بووم بۆ ئەو شتە چوو بووم زۆر بێتاقەت بووم ژنومێردێک توانای براشم لەگەڵا بوو بەڕاستی ژنومێردێک هاتنە ژوورێ خەڵکی کەرکووک بوون هاتنە ژوورێ چوونە بەردەمی وتی زەحمە نەبێ کە جوان لە چاویان لە بەرنامە لایڤەکەی من بوو زەحمە نەبێ بەرهەمە نوێیەکەی داناغەنیتان هەیە سەیرێک کرد
وڵا ئێشتا بڵاو نەکراتەوە هەنێ مۆبەڕێری خۆی ئەم لاولا کە ڕۆژت بە توانای برامی وتی کاکتوانە تخواوە چی بوو تۆواو نەکردووە یعنی شتی لەوە ئەکرد کە ئەو وای کرد بێن بابەجان ئەو شتە تەواو بێ هەتا ئێستاش خەڵک بە دوای هەواڵی هونەرمەندا گەڕێ هەتا کە تۆ ئەو وعدەدا بەڕاستی زمان درۆزن نەبین کە تۆ لە تەلەڤیزیۆنەوە تسی دەکەم ئامادە و ئامادەش نەبوو خەڵگە پرسێ چێ بڕواکە من سێدەکەم واشی لێکراوە ئەم سنتەرە واشی لێکردووە تا ئیمڕۆ نازانم لەگەڵ یوتیوبە بەڕاستی کۆنتراکتە هەرچیەکە هەیەی گۆرانەکانمی حجز کردووە لەسەر نای خۆی ئێستا بڕۆ فەیسبوک باشە لە فەیسبوک گۆرانی تازەکەم یەکێ لە تراکان بێجگەلەوانی کە خۆم پێشەوەی ئەو وای لێ بکە خۆم دام کردووە لە فەیسبوک باشە گۆرانەکانی کە هەرچەند خۆم ئەمێ لە فەیسبوک لە چۆ دایانگرم دانابەزەڵێ تۆ ئەتوانی ئەم وێنەیەت هەبێ بەڵام دەنگەکە کەسێکی کە خاوەنددارێتی کە چوومە بنج و بناوانی توچکە پافێڵی کوڕم خۆی لەو بوارە بەڕاستی ئەندازیارە کە چوو بینی وتی باوکە ئەمە چێە تەماشا کە سێرەکەم ئیمەیلی ئەو سنتەرەیە بەداخەوە یعنی گۆرانەکانی خۆتە لە خۆت حرام کراوە ناتوانانی داونلۆدیان من خۆم ناتوانم کە چی و برادر باشە ئێمە ئەبێ ئەمە ڕاستیەکە بیزانین لەوەتەی هەیە هونەرمەند بە تایبەتی لە باشوورە ئەبێ ئەوە بڵێن زۆر کەس لە سای ئێمەوە پارێکی چاک پیاکە بەڵام خۆمان پێویستمان بۆ پارەیە کە بیدەینەوە بە هونەرەکەمان کە بەردەوام دەستیشمان پێکەن ئاخر مشکلەکەی کاکە با بەجانەڵێ من پارەم ناوێ زانی با بە پارەم نای ئەو شتە نەجات بێ ڕزگارم بێ لەم شتە ئەزانی تکایە بەی شێوەیەک بەداخەوە یعنی ئەبێ پەرلەمانی کوردستان ئەبێ ئەو خۆشەویستانە ئەو ئازیزانەی وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی بکەونە شتێک ئەگەر وتیان لە وەزارەتی ڕۆشنبیری و هونەرە پۆستێکی گەورەی چاکیان ناوە بە هونەرمەند داناغەنی یەکەم کارکەیکەی چیە بێ یەک باخ لە سیداک ئەی دوایەوە زانێت ئەوە هەر بۆ هین بوو بەڵام بەڕاستی کۆپیڕایت بەس بۆ ئەو باخ لە سیتەکەش بە قۆت بوو بۆ ئەوەت بۆ هاو لە پڕ ئەخە خۆ ئیتر هەر وایە لە وڵاتی ئێمە بەداخەوەی لەم جێی ئازارە بەڵام ئیتر خۆوایە ئیتر لە پێشە نزیکی خۆمایکەم بە مدیر عام و یەکێک لێوە ئاوان لێکەم قەی ناکە ئەگەر هونەردۆز بن ئەوەش بە هەر حاڵ پێتەڵم ئەگەر هونەردۆستیش بێ غەدر لە ئەمەری سای کوردە ناکەن بەڕاستی ئەزانی من لەگەر ڕێزمە بەڵام خۆ هونەردۆستی ژەوەی تایەکە ڕێز لە هونەرەکەی من بگرێ ئەزانی ئەبێ ڕێز لە هونەری من بەڵام کووە ئێستا کووە من بچم لە دەرگای شێوە بەڕاستی کە لە دەرگاش نایەم ئەوە شتێکی زۆر مستەحیلە لە دەرگای کەسم نەیە و لە دەرگاش نایە ئەزانی باهەروە بێ گرنگ نییە ئەزانی بەڵام تاکەی ئازانی کاتێک دابنن کاکە پەرلەمانی کوردستان تکایە کاتێکمان بۆ دیاری بکەن بڵێن لەم تاریخە لەم بەروارە کۆپیڕایت و مەسەلەی هونەر و ماف و ئەخە هونەرمەند بۆ لە دەرگای کەسێک با داوای یارمەتی لێ بکە ئەخ ماقولە هونەرمەند شێ لە دەرگای مەسوول و لە دەرگای شێعە لە دەرگای شێعە ئێستا لە یاسای کۆپیڕایتی بەریتانیا جاران 50 ساڵ بوو بۆ 50 ساڵ مەسەلەن ئەمەلی سعید کوردە مانی با بڵێن با بە نمونە باسی کەس نەکەین ئەم مانی نوێیە من ئەمرم لە ژیانە نابم نمونە ئەەکەین کە بڵێن هونەرمەندێکی ئینگلیزم با بڵێن لە یەکی 2019ەوە هەتا 50 ساڵی ڕێک گۆرانیەکانم لە تەلەڤیزیۆن لێ بدرێ لە بەرنامە لێ بدرێ لە ڕادیۆ لێ بدرێ تەنانەت لە فیلمشتی وای ئەمانەیە کۆپلەیەکیش بەکار بێ بەشی خۆم ئەبێ بدرێتێ چەند جاریش لێ بدرێ ئەوە نەجا ئیتر پارەکە کەمیش بێ کێشە نیە گرنگەوەی ئەمان ئەو مافەدەن بەڵام لەم چەند ساڵی ئەخیرا طبعاً ئەوە لە 1970ەوە ئەم قەرارە لە بەریتانیا هەیە ئەمە هەمووی نزیکەی 10 ساڵ کەمتریشە هەموو هونەرمەندەکان هەستان وەکو ڕاپەڕینێک ڕاپەڕینیان کرد بەهێم نانە چوونە پەرلەمانەوە بە جوانترین شێوە خۆیان گۆڕی تۆران چییە وتی ئێمە ئەم لە دەسەڵات داواکارین ئێمەم حکومەمان بەدڵ نییە 50 ساڵ کەمە ئێمە ئەمانەیە بێ بە 70 ساڵ ئێستا یاسای کۆپیڕایت لە بەریتانیا 70 ساڵە ئەگەر هەرچ هونەرمەندێک دوای خۆی بۆی خێزانەکەی لە دوای خۆی محتاج نەبێ وەکو کورد کە هونەرمەندی وا هەیە لە محتاجیان برێ سیرەکەیەکی زۆر فەقیرە ئەبێ بچی کە نەخۆشەکەوێنن جامە بیرمانەکەیتەوە کۆمەڵی هونەرمەندمان هەیە وەلا نراون پشتگوێ خراون هونەرمەندی گەورەی کورد بەڵێ گەورەی کورد نان نەبووی بیخوا کاکە ئێستا کۆچی کردووەمە چییە هەرێک ئەو ڕایەکی شێبن لە ئەو ڕایەکی شێت هەتا لە ژیانە من شخصی خۆم تا لە ژیانم ها
سەر و سەرچاو کە مردم با بەوازم لێ منی جوواڵم ئەڵێ تەواویتر بەڕاستی وایە ئەڵم چی هەدیە چیە مکافە شتێکت هەیە لە ئێستا بمەرێ پێیز ناکە لە جایە تۆ یارمەتیم بە هوەرەکەم پەرە پێ بم یارمەتیم بە وەکو هوەرمەندانی دنیا من بچمە جیهانەوە زانی خۆ هوەرمەندی کوردی بێجگەلەوەی چەند گروپێک بەڕاستی یەکێ لە گروپە کوردیەکان بە شانازی و کامکارەکان کە توانیویانە لەو سنوورە بێنە دەرێ زانی بچنە دنیای جیهانیەوە ئێمە چیمان کردووە چەند کەسێکی کەش هەڵبەتە ئێستا من چەند کەسێکی کەش هەن کە کاریان کردووە بەڵام ئەمە هەمووی مەحاولاتە ئێمە نەبووین بەوە ئەزانی چۆن بۆ ئێمە زۆر کەم و کوڕیمان هەیە کاکدانە پرسیارە کرد کۆپیڕایت لە شووە بەڵێ من لەگەڵ من ویستم ببم بە کۆمپانیایەک لێرەوە نوێنەری ببمە نوێنەری کۆمپانیای PRS لێرە بیبەمەوە کوردستان بە تایبەتی بۆ عێراق کە سێرچیان کرد لە ئەنتەرنێتە وتی داوای لێبوردنەکەن 155 وڵاتی دنیا هەیەتی بە خەریتە پێنیشانام تەنها سنووری عێراق خەتێکی سووری پێوە بوو بە چواردەوریا وتی کۆنتترۆلمان پێ ناکرێت لە بەروی هیچ نووسنگەیە شتێکی وامان نییە من زۆر هەوڵمدا تەنانەت ئەمان بێنمەوە ناو عێراق نامەم بۆ حکوومەتی بەڵام ئەو عەزابە چێچین لە بەرەوەی دیسانەوە عێراق بەڵێ بۆی دیسانەوە عێراقین بۆی بتوان هەموو عێراق سوود لەو پرۆژێ ببینێ پەیوەندیم کرد تەنانەت بۆ پەرلەمان نامەیەکی کراوم لە فەیسبووکەوە بۆ بەرپرسان یعنی نامەیەکی کراوە بوتم بۆی هەموو کەسێ ببینێ پشتگوێ خرا هیچ کەس نەیتوانی یعنی ئەگەر بخرێتە پەرلەمانەوە هاوکاری بکرێ نەکەر من هەموو کەسێک دەتوانێت زۆر ئاسانە ئەو پرۆژێ ببرێتەوە کوردستان ئیشی تیا ئەمە خۆی شتەکە لێرایە یعنی بە خۆشحاڵیەوە ئێمە ئەو کەسانی کە لە حکومەتان ئەو کەسانی لە خۆیان چەند ساڵە لە وڵاتانە گەورە بوون و چاویان کراوەتەوە ژیاون ئەزان کۆپیڕایت چییە لە من باشتر ئەزانن هەموو شتەکان باشتر باشە یعنی چی بن مەحرومەکەی بەڕێوەبەرێکم هەیە ئەیش مۆسیقیە گروپێکیانەیە ڕاپ باشە ئەیش بەوە کە باسی مۆسیقا و ئەمەمان کرد اینجا زانی کە من گۆرانی ئەڵێم لەو کاتەوەی کە ئیتر ئێمە باسمان لە ئیش و لەوە نەماوە باس کە یەکتریە بینین ئەو بەڕێوەبەریشە باشە ئێمە باسی مۆسیقایە باسی ئیش نەماوە لە لای ئێمە باسی مۆسیقایە باشە لە ئەوەڵیا من سێدەکەی خۆم وایە ئەوش سێدەیش خۆی وتی گوێی لێگرم ژوتم جۆلەوەی تۆ کە سێدەکەم مایە دوای 2 ڕۆژ یەکتریمان بینیەوە وتی دانا زۆرم پێخۆش بوو زۆر تو پێشی ناخۆش بێ خوا نەکا بڵێ وەڵا ئەوەی وایە تۆ بڕۆخێنێ یازانی هەمیشە بە گەورەی سیکاری هونەریەکە یەک ڕێزێ بۆ دانێ باشە بە زووتی دانا ئەزانی چەند محاولەم کرد بێم بە گوگل بۆی تێکستەکان خۆ بەلاتاینیش نووسراوە لەسەر ئەلبومەکەم لە ئەلبومەکە باشە وتی نەمتووە نازانم ئەو باسی چیەکە بۆ ئەزانی ئەها ئەلێ یادۆرە بینێ یعنی کەواتە من نەمتوانی هوەری خۆم بۆ بێجگەل لە کورد بجۆزمەوە بۆ میلەتێکیکە چکە لێم تێناگە باشە لە مۆداکارێکی وا بکە ئەو گۆرانیانەی کەی کەسێکی یعنی با هاوکاریت کە بە لاتینی لەسەر یعنی وەکو تەرجمە لە خوارەوەی بنووسێ سەبتایتڵی بکرێ بۆت باشترە قەیچێکە بۆنا ئەو هەموو قوربەسەری داماویە بەڕاستی ئەوەش خۆی لە خۆیە ئەزانی کاری ئێمە نیە ئەبێ بکرێ بەڕاستی بۆ خانەقای چاوەکانت ئەبم بە دەروێش و سۆفی بە ناوی تۆ سیکر ئەەکەم ئەگەر پێشم بڵێن شێتی لە تۆ هەڵدێم دەچمە خەڵوەت تا خودا بدا هیدایەتم لەوێش تەسبیحم بۆ تۆیە و بۆ لای تۆ دێ ڕوحیانەتم بۆ تەبارەک خاکی بەرپێت ئەنێمە سەر گلێنەکەم مەولانەم و ڕوو لە قامەت 5 فەرزەند نێژت بۆ دەکەم بخانقای چاوەکانێ ئەبم بەدار وێش و سۆفی بخانقای چاوەکانێ ئەبم بەدار وێش و سۆفی
بەناوی تۆ زکر ئەکەم ئەگەر پێشم بڵێم شێتی بەناوی تۆ زکر ئەکەم ئەگەر پێشم بڵێم شێتی ئەم شعرە شعری لەیلا عەلی جوانە مەرگە ئاوازەکەی داناغەنیە ئاواز و هۆنراوەکەی سلێمان نییە بەڵام ئەو ئای کە دەست پێەکەی ئەدباتەوە بۆ ناو کچۆپەڵانەکانی کەرکوب ئەمەیان بۆ چۆن بووە من حەزەکەم من دەمەوێ پێشەشی باز لەوە بکەم چۆنێت ئێمە لەگەڵ هاوڕێی خۆشەویستم لەیلا عەلی یادی بەخێر ڕۆحی شاد بێت لێەوە دەستپێکی هاوڕێتی من دەستی پێکرد لەم هۆنراوەیەوە کاتێک کاکە دارایی هاوسەری من کاکە دارا دەمێک بوو هاوڕێتی من گەرم بوو هەر لە ڕێی ئەو ناسینی ئێمە لە ڕێی کاکە داراوە بوو بە تایبەتیش لەو هۆنراوەوە کە ئەو هۆنراوەیە تایبەتە بەخۆم بەڕاستی کاتێک کە گوێی لە شتەکانی من بوو لەمە سەر هاتوونەوەی من بوو وتی باشە هۆنراوەکەم ئامادەکەم واش تەنها ڕۆژێک بۆ بەیانی هۆنراوەکەی هێنا بۆ ترایەکەی سلێمانی وازانستی لە گەڕەکی ڕزگانی وتی بزانە چۆن کە بینیم تووشی شۆ بەڕاستی کە هۆنراوەی بینی بە هەم خۆی هۆنراوەی باش هۆنراوەی گۆرانی خۆی ئەبێ بە ئاواز بەڕاستی من دایمەوە منتووە یەکسەر هەرە و ڕۆژە ئەو ئاوازە من لە کارەکاندا هەمیشە هەوڵێم وەکو جۆرێتی شێوەکان یاخود مەقامەکان بگۆڕم هەمیشە لە شوێنەکان نەمێنمەوە لەبەرەوە ئەو ئاوازێک کە بۆ ئەو هۆنراوەی لەیلا خانمدانە تایبەت دامنا کە زیاتر کەرکوچیانەیە بە تایبەتی تریش بۆ کاکە سەباحی شێخانی چونکە کاک سەباح شێخانی یادی بەخێرەویش ڕۆحی شاد بێ ئەویش خەڵکی کەرکوب بوو ئاوارە نەبوو چونکە سلێمانیش هەر شاری ئەوانە بەڕاستی کەرکوویشی شاری ئێمەیە لەبەرەوە پێم خۆش بوو ئەو کارە بکەم بۆی هەر سێکمان بەیەکەوە لەو گۆرانیە بەشدار بین ئەوە بوو کاری موزیکەکە کاک سەباح کردی زۆر جوان پێوەی دیارەکە وازانی ڕێک بەڵێ وەکو پێم وا بێ پێڵێن قۆریات و بەڵێ لەو ستایڵەیە زۆر جوانە دەستان خۆش بێ بەداخۆ ڕوحێوانی شاد بێ کارێکی زۆر جوانە دەستی تۆش خۆش بێ زۆر سوپاس هاوڕێی غاریبێ دیارە دڵتەنگی هەر وەکو چاوە هەڵاوە زیزن بێدەنگ و مەنگی هەر وەکو چاوە زیزن بێدەنگ و مەنگی ئازانم خەهمت دەزیزم ئاهی وڵاتە بۆیەوەم شەو عەزیزم ئاستێرە دێمەتە چەند دووربین هاوڕێ لەو نیشتیمانە ئێرە بۆ ئێمە غاریبستانە دڵ ئارام نابی دووربین لە ئاوی دووربین لە خۆری ئاسمانی باتی ئازانم خەهمت عەزیزم ئاهی وڵاتە بۆیەوەم شەو عەزیزم ئاستێرە دێمەتە گشتە و مروارانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون
لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بە گەرمی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. کاکدانا بە حکمی کارەکەت بەرکەوتت زۆر لەگەڵ خەڵکی کووردا هەیە میلەتی کووردا هەیە بە گشتی هیچ کات بووە یادەوەریەکی وا توش بوو بێ یاخود چۆنەڵی لە ڕێگەی کارەکەتەوە کە خەڵکی تازە ناسی بێ یاخود یادەوەری ترت بیر هات بێتەوە شتێک لەو بابەتە بە دڵنیاییەوە زۆر کەڕشتی خۆشی ڕوویاوەشتی ناخۆش ڕوویەوە بەڵام ئەوەی کە ئێستا لە یادما بێ بەڕاستی دووشتی کە بیرم ناچێ یەکێک لەوانە یەکەم جارم بوو بچمەوە سەردانی وڵات بکەمەوە لە ساڵی 1970 بوو کە چوومەوە لە تەلەڤیزۆنە مەحەلەکانەوە لە ژێرەوە تایتڵێک بڵاو بوو زیاتریش تەلەڤیزۆنی گەلی کوردستان بوو ئەو کاتە لە ژێرەوە تایتڵێک نووسی بووی هاوڵاتیەک پێویستی بە خوێنی جۆری ئەیزاییدا هەچ کەسێ لە خۆیان ڕائەبینێت تکایە بگاتە نەخۆشخانەی فریا کەوتن باشە منیش بێ ئەوەی کەس بزانێ و نەمێش کەسیش بزانێ خۆم بە سیارەکەی خۆم چوون بۆەوێ و وەرحاڵ باسیشم نەکرد تا ئێستا گویان لێیە بەڕاستی ئێستا کەس و کاریشم گویان لێ لێرەوە من توانیم ئەو کارە بکەم کە واجبی سەرشانی خۆمە من هینی پێ ناکەم ئەوە واجبێکی سەرشانی خۆم بوو کردومە بارحەڵاتمە خوارێ لێەوە ئاها شەربەت فرۆشووەوە شەربەتێکم خوارد شەربەتێکی مێوەژم خوار بۆی سرم جێژ بوو بەڕاستی بەڵام ئاسایی بووم چوو ماڵێ تا ئێستش کەس نەیزانیەوە بەڵام تقریبی 2 ساڵ پێش ئێستا من لە دایرە بووم لە دەوام بووم لە ئەڵمانیا کاتێک ژن و مێردێک هاتن ماچی کردم و زۆر بەگەرمی کاکەتان ناگیان خواڵ ناگرێ ئەوانەی کە ئەیان بینم لە هەر شوێنێک یعنی من زۆر فەخریان پێواکەم بە خەڵکی کوردەوە بەڕاستی ئەو هەموو ڕێز و احترامە زۆر خۆشە هەموو شتێکە بۆ ئێمە بەڕاستی باوشی پیاکم تێموتی نامناسیتەوە ئاخر کارەکەی منیژەوە نییە کە بڵێم بەڵێ ئەو ناسمەوە چونکەنەوە کات تەکلیفی شتیکە یارمەتی ناسمەوانێ ئەو دڵی بشکێ لەوانەیە دڵی بشکێ ئیتر من وتم وەڵاهیژ نازانم لێشێگە چی نزیکی منە بۆ ئەوی دڵی عاج نەبێت ئەم مجاملەیە لای خۆمان نەرەیە بۆی بەرامبەر عاج نەبێت وتی تۆ چۆن بەڵام من هەرگیز پیاوەتی تۆم بیر ناچێت سەیرم لیاوە چونکە من بیرم نەماوە وەڕاستی وتم خاڵە جان من چیم کردووە و زیاتریشەکەم لە خزمەتم بەڵام من چیم بۆ جەنابە کردووە دی تۆ چۆن ژنەکەشی خەزانەکەشی لەگەڵاو دی تۆ چۆن ئەم ژنەی منێ لەو کارەساتە ڕزگار کرد ئەو شەوە خوێنەکەی کەیات لە خستەخانەی تعلیمی سلێمانی بۆ ئەم خێزانی من زۆر خۆشحاڵم من درێژبی هەر بژی دوایە زۆربەی کادە و کارانە زۆر ئینسان دڵخۆش شتێکی خۆشیش سەفەرێکیان پێشەوەی بێمە ئەوروپا چوون بۆ خستەخانە شەو بوو بەڕاستی چوون ژنێک بەرەو پیرم هاو لە تاریکایەکان لە تاریکایەکە هاتم سەریکم یاڕۆ سێرم کەوتمارە چی چم پێوەیە ئەرێ ڕۆڵە خۆ تۆ ئێستا لە تەلەڤیزۆنەکەوی چیەکەی لێرە هەر بژی کاکدانا زۆر چۆلەکەکەی غوربەت پێی وتم بۆ گێڕامەوەم هەواڵەی دامێ زۆر پێڵەیە ئەیچۆن وتی کاکدانا زۆر قایم کارە تەنانەت یەکێک نمونەیەکی پێدام وتی پشتێنێک لە پشتەکە 25 ساڵە هەیەی ڕزیل نیمە ئەڵێ قایم کارە دوشتی جیاوازە ئەوە من بەڕاستی خۆم هەروە یعنی شتی مناڵی خۆم هەیە ئەگەر پارچە کاغەزێک ئێستا پارچە کاغەزێکە لێرە دانیشتم من بکەوێتە لای من لەسرم نووسی و تاریخ بەروار کات لە چۆ شوێنەکەشی شوێ زۆر شتم هەیە هی هاوڕێ مۆسیقیەکانم هاوڕێم هەیە هی کاتی ئەکادیمیە کە گەنج بوو لە بەغا لای من سوتفاتوە سەردانی کردوم لە ماڵەوە پارچێک کاغەزی لێ بەجێ ماوە لەسەری نووسیوە ئێستا شتەکان هەمووی لای خۆمە یاخود یەکەم سۆلۆی هاوڕێیەکم کە ئێستا هونەرمەندێکی ناسراوەوە بە خۆشحاڵیەوە یەکەم سۆلۆی لە لای منە ئەو قایشەش بەڕاستی وایە 25 ساڵە لۆچی لیان لی داوا کردی بێتی تۆلەکەکە کە بۆی گەڕامەتەوە نەداوەتێ لەو مانگەی پێشوا لە سلێمانی بووم ئەو هینەکەی بیرچوو بوو سلێمانی
دا تەلەفۆن کردو بۆ سلێمانی هەتا بۆیان دۆزیمە تۆ دایکم تخوا بۆی دۆزیمەوە لەم حەڵە باشی لە 6 خوشک و برایە تەنها بەڕێست و کاکتوانای براتان ڕێچکی هونەرتانگر ئەشزانم هەمان چۆلەکەکەی غوربەت وتی دایکشتان دەنگی خۆشە هیچ کات هەوڵت نەداوە توانا بێنیتە سەر ڕێگەی خۆت هونەری مۆسیقا گۆرانی بگرێ یاخود توانا هەوڵی نەداوە داناغەنی بێنێتە تەلەڤیزیۆن و دراما و ئەم شتانە کاری تەمسیل بەیشێکەوە من هەمیشە هەوڵم ماوە هەتا لەگەڵ مناڵەکانی خۆمە ئێستا بەڵام با بگەڕێمە سەوە پرسیاری بەڕێزت اینجا ڕوونکردنەوە لەسەرەوەیە هەتا لەگەڵ توانا هەرگیز هەوڵم نەداوە چکەوە هونەر شتێک نییە تۆ بە زۆر بیسەپێنی بەسەریەشەکە تۆ ئەبێ ئەوە بی نابێ ئەوە بی نا لەبەرەوەی ئاخر ئارەزۆکانتان هەردووکی هونەرە بەڵام دوو هونەری جیاواز ئەزانی لەبەرەوە هەرگیز هەوڵم نەداوە کە ئەوە بکەم بەڵام هەمیشە پشتیم گرتووە هەتا دڵیشم خۆش بوو باوەژ نەشارمەوە دڵم خۆش بوو لە ئەوەڵین یا پێشەوەی بێتە پەیمانگا گۆرانیە وت لەناو هاوڕێکانیان کە جۆم لێ بۆ ئەیان و توانە دەنگی خۆشە توانایان جێگەت خاڵیەوە تا باسی بەداخەوە ئیتر بەڕاستی پێم خۆش بوو پاشان کە هاتە پەیمانگا ئیتر توانە چووە بەشی شان و بەشی خۆی لەو دەورەیە بینیەوە من بەنیسبە مناڵەکانیشمەوە هیچیان نەمۆسیقی و نەگۆرانی بێژوو هیچ کاتێکی ئامۆژگاریت نەکردوم لەی بە شێوەیەک ئازادی تەواو ماونەتێ خۆیان لەشوە ئەبینەوە ئەوە خۆیان لە شتی کابین بەڕاستی بەڵام من یەکێک لە چاوپێکەوتنەکانی هونەرمەند محەممەد ئەربەئیلۆ گوێ لێ بوو سیر کرد ئەو پرسیاریان لێکردی قەت بە مناڵەکان وتی هەرگیز نایڵم مناڵەکانم بێنن بواری هونەرەوە لەبەرەوەی خۆم لەبەرەوەی خۆم هیچ سوودێکم لە هونەر نەبینیوە لە ڕەنجەڕۆیی زیاتر نایڵم مناڵەکانم هەمان جێپەی من بگرن بەڕاستی من ئەوەم نەبینیوە بەڵام من شتێکی ئاڵە من پەشیمان و پەشیمانی ژنیم لەو قسەیەم قسەی خۆمان قسەی خۆمان بێ بەڵێ ئەڕۆڵا ئازارە من لەو دوو هەفتە پێش ئێستا لە فەیسبووکەکەی خۆمە ئەو شتە چووکە زۆر بێتاقەت زۆر ینی مانای دیانێت تۆ هەرچی بیرەکەیتەوە ئەڕۆی چارەسەرێ بدۆزیتەوە تۆ هەر دیسان قفڵ دەکەنەوە مەبەستی تۆ شیە تۆ چی تۆ تەوێ خزمەت پێزانی ئەزانی ئەوەم نووسی بەڵام لێشی پەشیمان بووم و لەناو خۆشمان لێشی پەشیمان نیم دووشتن نا هەمیشە هونەرمەند وایە بێ مستری پێڵەن چۆنەڵێی وەکو مەتەڵ وایە لێ پەشیمانین و لێ پەشیمانین بەڵام ئەو خۆشەویستیە بۆ کارەکە بەڵێ ناتوانی دەستبەرداری من خەڵک خۆشەویستی خەڵکە هەموو شتێکە بۆ من لەبەر ئەوە لێ پەشیمان نیم ئەگەر ئەوانەی کە و سەد ئەوانەی کەش و پەرلەمانی ژۆمان نایەتی و کەسی جۆمانیان نەگریار بەردەوامەبین نا هەرێ خەینە پەرلەمانەوە زۆر دڵنیامە بەستە من بوار بدا ئینشاڵڵا ئەوەژە خەینە پەرلەمان زۆر گۆرانی کردووە لە زۆر مەقامی جیاوازە بۆ خۆشەویستیت کردووە بۆ ئۆینت کردووە بۆ دابڕانت کردووە بۆ وەفات کردو بۆ هەموو شتێکت کردووە چیت بۆ سلێمانی کردووە چیم بۆ سلێمانی نەکرد ئادەی زانی خۆشم هەر بۆ سلێمانی هەرچە من درێژ بێ سواس بەڕاستی هەموو لە مەهابات و قامیشلی و دیاربەکر هەمووی وڵاتی خۆمانە هیچ جیاوازیەک و هیچ سنوورێک نییە ئەوە هەمووی سنوور دەستکردە بەڵام بێ لەمانە تەمان من لە سلێمانیە لەدایک بووم و فەخر بەو شارەوە شارە حیاتەکە فەخری پێواکەم بەڵێ گۆرانیم بۆ سلێمانی وتووە با گوێمان لێبێ هەر بە گۆرانی یا بەشێ هەر بە گۆرانی دەباش سلەیمانی ئەی دڵەکەی کوردی زیندوو سەدان ساڵە دوژمن نامرێ هەر تۆی زیندوو سەدان ساڵە دوژمن ئەمرێ هەر تۆی زیندوو سلەیمانی ئەی دڵەکەی کوردی زیندوو سەدان ساڵە دوژمن ئەمرێ هەر تۆی زیندوو کە جێم هێشتی وا مەزانی هەموو شارێ وەکو تۆیام و عەشقی خوایی لێ دەبارێ سلەیمانی سلەیمانی سلەیمانی
ئەوە هۆنراوەی کە خالی مەجی فەرەجە و ئاوازی خۆمە و موسیقی کاک سەباحی سەنتورە و هاوڕێیانی تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد یارمەتیان داوم. هەر بژین دەست خۆش. پێشتر باسی ئەو ئاوازانەمان کرد کە پێما بێ سێ ئاوازە لە هونەرمەند کاروان عوسمانی ڕەحمەتی وەرەگرتووە. ئەو ئاوازانە کۆمانە نەگەر ئاوازەکان لەسەر ڕێگەی گەڕانەوەم چی بێ دیاری سەردانەوەم ئاوازێکی کەشم وتم ئەم شەوەک شەوانی تەمەنی پڕ لە ئەشکەنجە ئەوەش جامی لێوت جامی لێوت فروبێنە بۆ سەر لێوم بۆ نازانی چەند تینومە و چەند پەشێوم کابێ هونەرمەند شێرکۆ ساڵب بوو توێتەوە دوای تۆ ئەنی یەکەم جار بەڕێستان ئەمەتان و بەڵێ بۆ یەکەم جار ئەو گۆرانیە من ئەو گۆرانی وتووە تۆمارم کردووە لە مۆسیقی کاک سەفین خەرانجیانی و وێنەگرتنی هاوڕێی هونەرمەند و خۆشەویستم کاک فەرهاد مەحێلی. هەر بژین دەستی خۆش بێ. دوو گۆرانەکەی ترت هیچ کەشم وەرگرتووە بۆی چووکە ئەوە ئەرشیفە گۆرانیشی ئەویشی هونەرمەند کاروان ئاوازی کاروان عوسمانە موزیکی کاک هێرشە بەڕاستی هێرشە ڕەش بەهارێ بوو پڕ گوڵتەمەن کە تۆ بولبولی باخم بووی ئێستا پاییزە بەخی دڵ کەوە خۆرێ لێمەوە بووی تۆ کۆچماکە تۆ کۆچماکە سا کۆچماکە و جێمەیەڵەوە هۆنراوی کاک سیروان حەمەڕەشیە مافیەویش پارێزراو بێ. لەسەر ڕێگەی گەڕاناوەم چی بێ دیاری سەرداناوەم بۆ نەورۆزی ئەم بەهارە چی پەسەندی یادگارە بۆ نەورۆزی ئەم بەهارە چی پەسەندی یادگارە ئەو گوڵاستێرەی سنگە لە دووراوە چاوداگیرێ دڵێ چیت کرد کە درەنگە خاوانەکەم هەڵێ مەگیرێ. زۆر لە گۆرانەکانت ئەوەی هەبووە یاریکردنت بە قوڕێک بوو لە تەبەقە بەرزەکان و لە نزمەکانی ئەی بەجواب و بە قەرار وتوتە هەنێ جارە من ڕاکردن نەبووە لەو تۆنە بەرزەیان لەو نزمەکە نەوتوانێ بێڵێ نەخیر بە بەڕای من چووکە ئێستا نا باسی ئێستا ناکەم چووکە پرۆگرام و ئەم تەکنەلۆژیایە نەبوو چووکە بەڕاستی ئێستا خەڵک نازانم دەنگشی خۆش نیە و هیچ شتێکیش نییە نەبرە چاگەکرێ دانیشنا لە غورفەی لە ژووری عەمەلیاتە هۆی نینەکەن بەڵام ئەوستا چووکە لەم سەر بۆ سەریاڵە کاچی برا ڕای کێشە کەیفی خۆتە لەوێ توانای گۆرانی بێژ دەرەکەوت تۆ لە جواب قەرار بڵیت بەبێ نەشاس ئەو زۆر گرنگە بەلای ڕیکۆرد دەکرا وەستان نەبوو لە ئەی سوزێتەوە نییە فەرموو بەڕاستی ژیانی تیا بوو بەڕاستی هەستی تیا بوو پڕ بوو لە خۆشەویستی کە ئاوا لە ناو سێتەکە لە ناوەڕاستە ئاوەستای سۆلۆ یاخود لیدی گۆرانی بێژیت بڵێن تۆ بووی چواردەورت هەمووی مۆسیقی بوو تەنانە جاری وا بۆ گەر تۆ بۆ نمونە زۆر دڵنیاوە نەبوویلەوە مۆسیقەکان بەرامبەرت بوو ئیشارەتێکیان نەکری تاوە غەڵەتەکەت ناکرد مایکێکی لەبەر دەمایە و لە ژوورێکە بە تاقتانە لەگەڵ مایکە ئاخر چی ئەحساسێک من وەکو شخصی خۆم ببورن ڕاستە زۆر ئەحساسێک نازانم هەر ئەو زەمەنە هیچ کات لە بیری کێیا بوو لەو زەمەنەیە ئێمە یەکترمان ناسی و هونەرمەند بووین و لەم ڕۆژگارەیە لە ئەڵمانیاوە داناغەنی سەفەرکە بۆ لەندەن لە ماڵی ئەمەلی سعید کوردە بەرنامێ بکەن بەنای مروارەکانی غوربەت لە خەیاڵی کێیا بوو قەت لەو بیریا بوو شتە ڕووبە من هیوادارم کاریش پێکەوە بکەین کاری چاچیش پێکەوە بکەین بۆ نا قەیچێکە بەڵام وەکەوەی کە لە بیرما بوو بێنەوە ڕکەوتێکی زۆر جوان بەڕاستی زۆر سپاس بۆ میوانداریە زۆر سپاسی ئەو هەموو عزیێتتانەکەم زۆر سپاسی ئەو خۆشەویستاناکەم کاوە زۆر ماندوون کاکە ئاسۆ کاک سۆران بەڵێ لەگە کاگاسۆیە کاکامەران بەڕاستی کاکامەرانی دەلاک نابێ ئەو خۆشەویستان لە بیرکەم کە زۆر هیلاک بوون
زۆر سپاس بۆ هاتنی تۆ ڕێگەیەکی زۆر زۆر دوورت بڕیوە و زەحمەتت کێشا و لە بەرنمەکەی منە بەشداریت کردو بۆ لای ئێوە ڕێگەیەکی زۆر کورد یاخوا بەخێر بێ سەر چاو خۆشی گەورەت کردین زۆر سپاس خۆتان گەورن وتم ئەمشەو وەک شەوانی تەمانی پڕ لاشکەنجەم بۆوە نەوزێ سرم نایە سەرسەرینی ئاوەڵی خەم بە چاوی تۆ بە گیانی تۆ نەسرە و تێنە ئارامێ ئەشێوا بێ بەشی چاو و دڵی کەسێکی ناکەمێ وتی ئەمشەو فریشتەی خەو خەم و ژانی تۆی ئەزانی لە مژدانەی ئەوە نووستوم خەوێکی خۆش تا بەیانی چیمە لە چاوی بێشک و دڵی ساکار و کرچ و کاڵ ئەوین بێجۆش و بێچێژە تا نەسووتێ وەکوز و خاڵ تا نەسووتێ وەکوز و خاڵ وتم خەی یارەکەی من شکر وشیا گراوات ماحی دڵم قوربانی چاوی بێ چاوم لەبەر پێیانەوی بۆچی نازانی من چاوی لە دوی چاوم مەگیرێنم دڵی کاڵی پرخەیاڵی ئەوینی خۆمە بژێنم خۆتان لەگەڵ